یاسای ژمارە 37 نمایشی کاریگەر دروست بکە. وێنەی کاریگەر و ئاماژە ڕەمزیە مەزنەکان پڕشنگی دەسەڵات دروست دەکەن، هەمووان وەڵامگۆ دەبن بەرامبەری. نمایشگەلێک بۆ ئەوانەی دەوروبەرت بەگەڕ بخا کە پڕ بن لە دیمەن و ڕەمزی کاریگەر کە ئامادەیت بەرز دەکاتەوە. بەهۆی کارتێکران بە ڕواڵەتەکان کەس تێبینی ئەوە ناکات کە بەڕاستی خەریکی چیت. پەیڕەوی لە یاساکە. لە سەرەتاکانی 1780کاندا دەنگۆی کرداری پزیشکێکی سەیر و نامۆ بە ناوی دکتۆر وەی سلێدەر لە بەرلین بڵاو بووەوە. ئەو پەرجووکەی لە هۆڵێکی بیرە جێبەجێ کرد کە لە دەرەوە بەرلینیەکان ڕیزی درێژی خەڵکیان تێبینی کرد. کوێر و شەل و هەر کەسێک کە نەخۆشی چارەسەر نەکراوی بە دەرمانی ئاسایی هەبوو، کاتێک هەواڵی ئەوە دزەی کرد کە دکتۆر بە خستنەبەری تیشکی مانگ نەخۆشەکە چارەسەر دەکات، بە زوی ناوی لە بەرلیندا بڵاو بووەوە بە ناوی دکتۆری مانگی بەرلین. لە کاتێکی 1783کاندا راپۆرتی ئەوە گەیشت کە دکتۆر وەی سلێدەر ژنێکی چارەسەر کردووە کە نەخۆشیەکی قورسی هەبووە. ئەو لە پڕێکدا بوو ئەستێرەیەک. پێشتر تەنیا بەرلینی هەژارەکان بە جلە شڕەکانیانەوە دەبینران کە ڕیزیان دەبەست بۆ سەردانی دکتۆر. ئێستا خەڵکی ڕاقی بە ئەسپ و عارەبانە نایابەکانیانەوە دەهاتن و جێنتڵمان و خانمان بە پۆشاکی جوانەوە دەبینران. تەنانەت نەخۆشی حاڵەتی سووک هەر بۆ زانین دەهاتن بۆ دیداری دکتۆرەکە. زۆرێکیان دەیانوت لەسەر ڕێنمایی ئەو هەنووکە خۆیان داوەتە بەر تیشکی مانگ. تەنانەت ئەوانش کە هەستیان دەکرد چاک بوونەتەوە دەهاتنەوە و دیار بوو کەوتونەتە ژێر کاریگەری ئەو ئەزمونە بەهێزە. هەر کە دەگەیشتنە قاتی سەرەوە ڕیزی خەڵکەکە بە دوو ئاڕاستەدا دابەش دەبوون، بەرەو باکووری ژوورەکە بۆ لای دکتۆر، بەرەو باشوور بۆ لای ژنەکەی کە تەنیا ئیشی لەسەر ژنان دەکرد. لە کۆتاییدا پاش چەند سەعاتێک لە چاوەڕوانی لە ڕیزەکەدا نەخۆشە بەڕێزەکان بەرەو لای خودی دکتۆرە سەرسوڕهێنەرەکە ئاڕاستە دەکران. پیاوێکی بەتەمەن بە چەنموویەکی سپی و وزەیەکی دەمارگیرانەوە. ئەو نەخۆشەکەی دەبرد. ڕووبەری توشبووی جەستەی دەردەخست و بۆ لای پەنجەرەکە بەرزی دەکردەوە کە ڕووی لە ڕووناکایی مانگ بوو. ئەو بەدەم کارەکەوە ورتەورتێکی دەکرد کە کەس لێی تێنەدەگەیشت و پاشان دوای وەرگرتنی حەقدەستەکەی نەخۆشەکەی دەناردە ماڵەوە. لە هەمان کاتدا لە ژووری لای باشوور ژنی دکتۆر هەمان کاری لەگەڵ خانمەکاندا ئەنجام دەدا کە بەڕاستی سەیر بوو، چونکە ناشێ مانگ لە یەک کاتدا لە دوو لاوە دەرکەوێت. بە دەربڕینێکی تر نەدەکرا دیار بێت و بەڵام ڕەمزی مانگ بەس بوو، چونکە خانمەکان سکاڵایان نەدەکرد و دوایی بە دڵنیاییەوە باسی ئەوەیان دەکرد کە ژنی دکتۆریش هەمان هێزی پیاوەکەی هەیە. لێکدانەوە لەوانەیە دکتۆر وەی سلێدەر هیچی لەبارەی پزیشکیەوە نەزانی بێت، بەڵام ئەو بەڕاستی لە سروشتی مرۆڤ تێگەیشتووە. ئەو زانی خەڵک هەمیشە قسە یان ڕوونکردنەوەیەکی ئاقلانە یان پیشاندانی هێزی زانستیان ناوێت. ئەوان کاریگەریەکی ڕاستەوخۆیان دەوێت لەسەر هەستەکانیان، ئەمەیان بدەرێ و بەشەکەی تری خۆیان دەیکەن. بۆ نمونە وێناکردنی ئەوەی کە دەتوانن لە بەڕ ڕووناکایی پارچەبەردێک کە ملوێنان مایل دوورە چاک ببنەوە. دکتۆر وەی سلێدەر پێویستی بە حەب یان مەحازەڕەی درێژ نەبوو لەبارەی هێزی مانگ یان هێزی پوچی ئامڕازێک بۆ گەورەکردنی تیشکەکان. ئەو تێگەیشت کە چەندەی نمایشەکە بچووکتر بێت باشترە. تەنیا ئەو ڕووناکایی مانگ کە لەلایەکەوە بڵاو دەبێتەوە، جا ڕاستەوخۆ بوایە یان نا بەس بوو.
هەر کاریگەریەکەی زیادکرا و بۆی دەبوایە مایەی ئەوەی گومان دروست ببێت. لەمەڕ کاریگەری بەهێزی مانگ بەتەنیا، مانگیش بایی پێویست بەهێز بوو. ئەمە موگناتیزی فانتازیەکانە، وەک چۆن بە درێژایی مێژوو وها بووە تەنیا بە ڕایەڵکردنی خۆی بە وێنەی مانگەوە دکتۆر بەڕاستی دەسەڵاتی بەدەستهێنا. بیرت بێت گەڕانت بە دوای دەسەڵاتدا بەندە بە قەدبڕەکانەوە، دەبێت تۆ هەمیشە گومانەکانی خەڵک ئارەزویان زۆریان بۆ بەرەنگاریکردنی ئیرادەت تێپەڕێنیت. وێنەکان قەدبڕی تەواو کاریگەرن، بەڕاستی وێنەکان تا ڕادەیەکی زۆر قەدبڕی کاریگەرن. عەقڵ کە شوێنی گومان و بەرەنگاریە دەیبڕن و ڕاستەوخۆ دەچنە دڵەوە. ئەمانە چاوەکان سەرسام دەکەن، پەیوەندی بەهێز دروست دەکەن، خەڵکی پێکەوە کۆ دەکەنەوە و هەستیان دەبزوێنن. کاتێک ڕووناکایی سپی مانگ لە چاوەکانیاندایە، چاوەکانیان بەرامبەر فریوەکانی پراوەی تۆ کوێرن. کلیلی دەسەڵات بەکارهێنانی وشە بۆ گەیاندنی کەیسەکەت کارێکی مەترسیدار و هەڵەیە. وشەکان ئامڕازی مەترسیدارن و زۆر جار بەلاڕێدا دەچن. ئەو قسانەی خەڵکی بەکاری دەهێنن بۆ ڕازیکردنمان تەقریبەن بانگێشتمان دەکەن بۆ ئەوەی بە وشەکانی خۆمان لێیانەوە ڕابمێنین. ئێمە تیان ڕادەمێنین و زۆر جار دەگەینە باوەڕهێنان بە پێچەوانەکەی. ئەمە بەشێکە لە سروشتمان. هەروەها ڕێدەکەوێت کە وشەکان بریندارمان بکەن، ئاماژەگەلێک بۆ ڕوژێنن کە قسەکەر ئەسڵەن مەبەستی نەبووە. لەلایەکی ترەوە ئەو شتەی کە بینراوە قسەکان دادەپۆشێت. وێنە کاریگەریەکی هەستی دادەنێت کە هیچ کەلێنێک بۆ تێڕامان و گومان ناهێڵێتەوە. وەکو مۆسیقا بەسەر بیرکردنەوە ئاقلانی و لۆژیکەکاندا بەرز دەبێتەوە. وێنای دکتۆری مانگ بکە کە هەوڵیدا کردارە پزیشکیەکەی خۆی بسەلمێنێت. هەوڵیدا خەڵکی ئاسایی بەهێزە ساڕێشکەرەکانی مانگ و هەروەها لەبارەی پەیوەندی تایبەتی خۆی بە پارچە بەردێکی دوور لە زەویەوە قەناعەت پێبێنێت. خۆشبەختانە ئەو توانی نمایشێکی سەرسامکەر بێنێتەکایە کە وشەکانی ناپێویست کرد. ئەو ساتەی کە نەخۆشەکانی چوونە هۆڵی بیرە، وێنەی مانگ بایی پێویست بەڕەوانی دەدووە. بەکارهێنانی ڕەمزەکانیش بە هەمان شێوە کاریگەری هەیە، چونکە ئەمانە زۆر جار نەرمترن لە وشەڕقەکان. پزیشکی دەرونی دکتۆر میلتن ئەریکسن هەمیشە هەوڵیدا ئەو ڕەمز و وێنانە بدۆزێتەوە کە پەیوەندی لەگەڵ نەخۆشدا دروست دەکەن، بە شێوازگەلێک کە وشەکان نەتوانن ئەمە بکەن. لە کاتی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشێک کە حاڵەتەکەی توندە، ئەو ڕاستەوخۆ پرسیاری لێ نەدەکرد، بەڵکو لەبارەی شتێکی ناپەیوەندیدارەوە قسەی دەکرد. بۆ نمونە لێخوڕینی سیارە لە بیابانەکانی ئەریزۆنا کە خۆی لەوێ لە 1950کاندا ممارس بوو. لە وەسفکردنی ئەمەدا دوجار ئەو دەگەیشتە سەر ڕەمزێکی گونجاو بۆ ئەو شتێک کە ئەو پێیوا بوو کێشەی نەخۆشەکەیە. ئەگەر هەستی بکردایە نەخۆشەکە گۆشەگیرە، دکتۆر ئەریکسۆن باسی تاکە درەختێکی ئایرۆنودی سەحرای دەکرد و ئەمەی کە چۆن گۆشەگیریەکەی وای لێ کردووە بەهۆی باوە شەپڕێو ببێت. بە دروستکردنی پەیوەندیەکی هەستی لەگەڵ درەختدا وەکو ڕەمز، نەخۆشەکە ئامادەتر بە ڕووی پشکنینی دکتۆردا دەکرایەوە. هێزی ڕەمزەکان وەکو ڕێگەیەک بۆ سازدان، پەیوەندیکردن و یەکخستنی سەربازەکان یان تیمێک بەکاربێنە. لە ماوەی یاخیبوونێکدا لە دژی تاجی فەڕەنسی لە 1684دا ئەوانەی بەرامبەر پاشا وەفادار بوون، یاخیبوونەکان لە ڕێگەی بەراوردکردنیان بە دارد و لێک کە مناڵ بۆ هاویشتنی بەرد بەکاری دەهێنا بچووک دەکردەوە. کاردیناڵ دی ڕێتس بڕیاریدا ئەم زاراوەی بچووکردنەوە بگۆڕێ بۆ ڕەمزی یاخیبوونەکەیان.
ڕاپەڕینەکە ئێستا بە داردوولک ناسرا بوو، یاخیبووەکان داردوولک بەدەست بوون. ئەوان دەستیان کرد بە دانانی شێوەی داردوولک لەسەر کڵاوەکانیان و لە ناویدا وشەکە بووە هوتافیان. بەبێ ئەمە لەوانە بوو یاخیبووەکان بەرەبەرە لاواز بوونایە. هەمیشە ڕەمزێک بدۆزەرەوە کە نوێنەرایەتی دۆزەکەت بکات. چەندەی ڕایەڵەکانی ئەو ڕەمزە هەستیتر بن باشترە. تێبگە وشەکان دەتخەنە حاڵەتی بەرگریەوە. ئەگەر پێویست بکات خۆت ڕوون بکەیتەوە، ئەوە هەنووکە دەسەڵاتەکەت لەژێر پرسیاردایە، بەڵام وێنە وەکو پێدراوێک خۆی دەسەپێنێت. ئەمە پرسیارەکان دەڕەوێنێتەوە، دەست بەجێ پەیوەندی دروست دەکات و ڕایەڵەکانت وەها بەهێز دەکات کە دەچێتە سەر و ناکۆکبوونی کۆمەڵایەتیەوە. وشەکان مشتومڕ و ناکۆکی دەبزوێنن. وێنەکان خەڵکی پێکەوە کۆ دەکەنەوە. ئەمانە ئامڕازی جەوهەرین بۆ دەسەڵات. وێنە، خاچ و خۆر، خاچ و تیشکدانەوەی سەراپاگیر، هەر کە یەکێکیان بەسەر ئەوی تریاندا دەسەپێنرێت، واقعێکی نوێ فۆرمولە دەبێت، دەسەڵاتێکی نوێ سەر هەڵدەدات. ڕەمز هیچی تر پێویست ناکات. دەسەڵات خەڵکی هەمیشە کارتێکراو دەبن بە ڕواڵەتی ساختەی شتەکان. دەبێ میر لە کاتە گونجاوەکانی دەسەڵاتدا هەوڵ بدات خەڵکی لە ڕێگەی نمایشەکانەوە بە سەرقاڵی و بە هۆشپەردبوو بهێڵێتەوە. نیکۆلۆ ماکیاڤیلی. پێچەوانەبوونەوە. هیچ دەسەڵاتێک لە ڕێگەی فەرامۆشکردنی وێنەکان و ڕەمزەکان دەستەبەر نابێت. ئەم یاسایە پێچەوانەبوونەوەی نییە.